تۆ بڵێ ئایفۆنی حەفە بەچەنە ئەمە پڕۆکێتی دەرەچە یەک السلام عليكم. عليك بابا دانا يا السلام سوري. كاغارم أحوالك؟ بخيري صحتي شلوني شلونك؟ برا تندرستي باشي شكور. شلونك يا اخوة سلامت بي. ماڵم ناڵت چۆنن ماما والله ما شاء الله الله على خاصن. الوكيل نازم شي القرم کورەچی هەڵەگری هەمووی شتی شاز و دەرەجەیەک سيو بسنة ماما دانا تۆ بڵێ ئایفۆنی حەفە بەچەنە أما بروكيتي دەرەچە یەک سألي شلونه بەخێری يا کورە أخوة زارە سلامت قیمەتی نییە بۆ تۆ یاخوا بەخێری تندرستي شلونه ماما وڵا باشین الحەمدولillah باشین و ئاوای بەخوا بو خير شي بو وڵای کاگارم بە قورعان ئازارێکم هەیە لە هەفتەیەکی شەبێ خەریکە ناسک بچم خوانا كابرا وڵی نازانم گورچی لە مەڕی خۆڵەمە سەری لێدەن سكر أسارية ئارە أين شو لا دكتور وەرە بۆ کوێ بچم برا کوان مەجال هەیە بەناشکری نەبێت أي كاكا شەشی شي بەیانی لێرە بە حتاوەکو 4 و 5 ئاسە باوەڕکەکەی وارە ڕۆمەڵی جەنازە جا خۆ هێزم دیان نامێنێ أي تندرستي كاكا تندرستي خود قرنك ترى برا کورە جا گرنگتری چی بکەم دەسەڵات هەیە روج دكان داخل دایخت بە کاگارە بەخواشتی وار نابێت مشتریکی لە لیەکە کورە بەخوا پێێتەوە دیارە بێ خۆ نازانین زروو زەمانەکەی چی هاتووە كاكا من شتێکت پێ بڵێم هەر لە شوێنەکەی خۆتۆ مادام مەجای دکتۆر نییە لەوانەیە تااقەتی سەرگرتنەوەمانە نەبێتەوە وەرە هەر مەجالم نی تااقەتی چی منە خواخۆمە دقەیە دانیشتم ئەی پێشنیارێکت بۆکەم هەر لە شوێنی خۆتەوە هەر کێشەیەک تێ و بینەوە بۆ دکتۆرێک وەڵام دەداتەوە چی بۆ بکەم تا ئێستا ئەپی تاوەری تەندروستی سمارتت بیستەوە ئەپیچی تاوەری تەندروستی سمارت لەکوێ ئەوە لەکوێ دەست دەکەیت با من پیشانەدەم وەکو برای خۆت ئەگەر ئایفۆنت پێەیە ئەگەر گالاکسیە یا هەر مۆبایلێکی ترت پێەیە تەنیا ئەوەت لەسەر ئەپی تاوەری تەندروستی سمارت دابەزێنە باش کە داد بەزان بەشێکی تیان نای ئۆنلاین کلینیکە بەڵێ لەم بەشەوە تۆ پرسیارەکان لیەکەی ئەگەر کێشەیەکت هەبێ لە ماڵەوە ئەگەر لە دەرمانێک نەزانی لە هەر شتێک نەزانی لێرە پرسیارە لیەکەیت و بە زووترین کات دکتۆرێک وەڵام دەداتەوە چا دڵنیایی جوابمەیەنەوە من پێشووتر خۆم پرسیارم لیان کردووە وەڵامیان دابەتەوە بە زووترین کات ئەی چۆن پێی بڵێم ئێستا من ناوسکمێشە لە خۆمە بڵێم ناوسکمێشێ لەوانەیە بڵێمە کابرایەت ناسک وا بەچی تێگەیشتوە نابێ بڵێ ئەوێ مێشە گورچی لێ مەم چوزانم چۆبە سیارم لێ کاڵی چۆی ناوسکتە و چۆیش بزانم تۆ ئەگەر وێنەیەک هەبێت ئیشاعەیەک بێ یا پشکنێک بێ لە ماڵەوە لێ نەزانی ناوی دەرمانێک بێ یا هەر کێشەیەکی تری تەندروستیت باسی ئەەکەی بۆی جا بە وێنەوەی بۆیانە نێری بە ڤیدۆ بێ بە سەوت بێ بە نووسین بێ دکتۆرێک لەوێ وەڵام دەداتەوە ڕێنماییتەکە پێشنیارت بووە کە ئیشەکەت ئاسان ماڵەوە دەستوشتیەمی سوور بۆتەوە نازانم لیرە بیرۆیە چیە لێ هاتوو بەڵێ ئەمە توان ڕستمی بگرم و بۆیان بنێرم سەیریەکەن جواب مەدەنەوە تۆ بەس بە قسەی براتکە باش لە هەر شوێنێکی لە هەر کاتێکە بڵێ ئەتوانی پرسیارەکانت بکەیت بەس ئەپی تاوەری تەندروستی سمارت دابەزێنە لەو بەشی ئۆنلاین کلینیکە پرسیارە لێ بکە وڵا ئەوە چاکە ئەی کەی بەیانینیوە ڕۆیەوارەیە کەی بۆی بکەم هەر کاتێک لە هەر شوێنێکی تۆڵێ بەقاڵم و مەجالم نییە لەوانەیە کەسێکی تریش کاسی بێ لە مازار مەجای نەبێت تەنیا ئەوەی لەسەر خۆ ئێستا هەمومان مۆبایلمان پێ و شارەزای شکر بەس ئەپەکە دابەزێنە لەو بەشەوە پرسیارەکانی لێ بکە ئەوان بە زووتری کات وەڵام دەدەنەوە جاوەڵا گەشتی وا هەبێ ئەوە هەر نور عەلا نور لەوە باشتر و چاکترە بێ ئەی شتێک کەم بیستم نازانم و سمار وەرچەرخان ئەمە یەکێکە لە وەرچەرخانەکانی ڕەحمەتی کاک ئەوانە بۆ حساب قوربانی دەستە بم وەڵا باوکم بۆ خۆ شیرین و شەکری وێنە ئازارە نەجاتم بێ هەر مەمنونی خوا بم و مەمنونی سمارتم إن شاء الله دەستە خۆش بە ڕەبی بەخێری سەرچاو و سەرسەرم هاتووی ئێستا دەتوانیت ڕاوێژی پزیشکی بێبەرامبەر لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەنجام بدەیت لە ڕێگەی ئەپلیکیشنی سمارتەوە کە ئێستا تایبەتمەندی ئۆنلاین کلینیکی بۆ بەکارهێنەرانی زیاد کردووە تەنها بەناردنی نامەیەک لە ڕێگەی ئاپی سمارتەوە دەتوانیت ئەنجامی سەرجەموێنەی پشکنینەکانت و پرسیارەکانت کە پەیوەستن بە تەندروستی تەواڕەسەی پزیشکی بکەیت و ڕاستەوخۆ وەڵامت دەست بکەوێت ئێستا دەتوانیت ڕاستەوخۆ لە پلەیستۆر و ئاپستۆرەوە بەرنامەکە دابەزێنیت و بێ بەرامبەر چێژ لە هەموو تایبەتمەندیە بەردەستەکان وەربگریت چاوەڕێی چیت پەنجە لێرەدا بگرە و ئێستا دایبەزێنە بەخێر بێیت بۆ ئۆنلاین کلینیکی سمارت سمارت وەرچەرخانە